ئەمڕۆ ئێمە وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان پێشوازیمان لە هەڤاڵ زەینەب هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە و شاندی هاوڕێ کرد لە کۆبوونەوەیەکی خۆماندا لەو کۆبوونەوەدا باسمان لە پەیوەندی نێوان هەردوولا کرد و باسمان لە ڕەوشی سیاسی کوردستان کرد. هەردوولا ئێمە کۆک بوون لەسەر ئەوەی کە پێویستە ئەو کێشە و گرفتانەی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستاندا هەیە لە پێناو بەرژەوەندی نەتەوەی بەرژەوەندی نیشتیمانی ئەو کێشە و گرفتانە لە ڕێگەی دیالۆگ لە ڕێگەی لە یەکترگەیشتن چارەسەر بکرێن لەبەرەوەی سەردەمی دیالۆگ و سەردەمی لە یەکترگەیشتنە و لە هەمان کاتدا ئێمە لە کۆبوونەوەکەدا باسمان لەو هەڕەشانەش کرد کە لەسەر ئەزمموی باشوور و ئەزمموی ڕۆژ ئاوای کوردستان هەن هەروەها لە کۆبوونەوەکەدا جەخت کرایەوە سەر ئەوەی پێویستە کورد لەسەر ئاستی نەتەوەیی یەکدەنگ بێ یەک ڕیز بێ بۆ پاراستنی دەستکەوتەکانی خۆی لەبەر ئەوەی پێشکەوتنمان مانەوەمان سەرکەوتنمان بەندە بە یەکریزی و یەکدەنجی و هاو هەڵوێستیمان لەو ڕوانگەیەوە کەنەکە ئێستا کە بەرنمەیەکی خۆی هەیە ئەو بەرنمەیە کارکردنە بۆ یەکریزی کارکردنە بۆ لەگنزیکردنەوەی لایەنە سیاسەکانی کوردستان ئێمە بەڕاستی وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان پێشوازی لەو هەنگاوە و لەو کارەی کۆنگرەی نەتەوەی کوردستان دەکەین و ئومێد دەکەین تێیدا سەرکەوتوو بێتن ئێمەشتی بتوانین پشتیوان و هاوکاریان دەبین بۆ سەرکەوتنی ئەو ئەرکەیە. بەڵێ وەکو مامۆستا فەرمووی ئەمڕۆ ئێمە وەکو شاندی کۆنگرەی نەتەوەی کوردستان لێرەین قسە و باس کرا لەسەر ڕەوشی کوردستان بەگشتی و ئەو مەترسیانە کە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە ڕۆژی ئەمڕۆمان لە هەموو لایەکەوە تایبەت ئەو ڕەوشەی مداخلەی دەوڵەتی تورکیا و لەشکەرکێشی دەوڵەتی تورکیا وەک نیگەرانیەک بۆ هەر کەسێکی دروست کردووە لە هەمان کاتدا ئێمە چۆن بتوانین یەک ڕێزی لە بینی هێزە سیاسیەکان پتەوتر بکرێ لە ڕێگای دیالۆگەوە وەک مامۆستا فەرمی دانوستاندن هەبێ حیوار هەبێ بە ڕێگای حیوارەوە ئەو گرفتانە چارەسەر بکرێن دیارە ئەو دەستکەوتانە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە هەرکەس بەرپرسیار دەکا هەرکەس لە ڕوانگەوە بتوانێ کارێکی ئەنجام بدە بۆ ئەو هەوڵانە کە کۆنگرەی نەتەوەی کوردستان دەستی پێکردووە هەنگاو بە هەنگاو ئەمانەوێ بەرەو پێشەوە بچین بۆ نەهیشتنی ئەو ناتەفاهمە و نائتیفاقیە بەڕاستی هەیە چونکە هەر کەسێک لە دوور و لە نزیکەوە دەزانێ کە ئەو مەترسیانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن ئەگەر بە یەکڕێزی نەبیت ئێمە ناتوانین لە بەرامبەر ئەو مەترسیانە بوەستینەوە و ئەو دەستکەوتانە کە لە ڕۆژی ئەمڕۆمان هەیە بپارێزین و ڕێگا لە بەردەم دەستکەوتی گەورەتر بۆ گەلەکەمان بکەینەوە و دیارە دەرفەت هەیە مادام ڕێگای دانوستاندن و گفتوگۆ هەیە ئێمە ئەتوانین هەموو کێشەکان چارەسەر بێ و ئەو مەترسیانەش بتوانین کۆتایی پێیان بینین.